ئەگەر بیبینمەوە ئەڵێم ئەی ڕەهبەری باڵای مەزن ئێوەی ئالوبەیتی نەبی قەت نابەزن. سێ جار بە خزمەتی گەیشتوم، جارێکیان 2016 بوو، دوور بووم زۆر لێوەی، جارێکشان 2023 بوو، سێی دەبوو، نزیک بووم بەرامبەری، منیان برد ناو وەفدە ڕئیسیەکانەوە چونکە من ممثلی ڕئیسی مەسیح بووم لەوێ، دەرچووم ناو قیادە سیاسیەکان چونکە لێ قسەم بە ناکرێت، هاتم بەردەمی ناو جەنەڕەڵەکان ئەوەستام، 5 مەترم بەینی بوو کە عالەمەکە دانی دوای تەکبیرات قسەم لەگەڵا کرد و دەردی دڵی خۆمم پێگەیان ئەو لە کەلیماتەکانی من تێگەی، بەڵام ئەو خەڵکە نەیانزانی چی ئەڵێم، بۆیە دەستی هەڵبڕی دەستی مبارەکی زیاتر لە 30 سانیە زیاتر ئاوا دەستی بەرز کردەوە و بە ئەو نورەی چاوی سەیرێ کردم قەت لە جرام ناچێت. 26 ڕۆژ بەلەیسە لە خزمەتی بووین، ئێمە لە ڕۆژ ئاواوە بووین، دانیشتە بوو کە وتارێدا لە ناو عالەمەکەیان لە مەڵقە ئیمام خومەینی، دەور 30 مەترێک لێمانەوە دوور بوو، ئێمەیان لە تەک لە پەنای سوفەراکان دانا، سوفەرای عالەم لەوێ بوون، لە پێشی ئەمە بوون لەو جیهەتە، ئێمەش لێرە کورسیان بۆ دانرابووین، پێشمان کۆمەڵێک لە سەردار و سوپا سالارەکانی جمهوری ئیسلامیە ئەوان وەکو دەروێش لە ئەرز دانیشتە بوون، بەڵام ئێمە چونکە میوان بووین لەسەر کورسی ئەمەیان دانابوو. ئەگەر بیبینمەوە ئەڵێم ئەی ڕەهبەری باڵای مەزن ئێوەی ئالوبەیتی نەبی قەت نابەزن. ئەمە شیعرێکمە کە 40 ساڵ بەلە ئێستا بۆ ئیمامی خومەینیم نارد